شروڤکار سیاسی و پسپور سیاستا روجلتا ناوین دکتر سرگی مارکوف ji Moskowê mîvanê me ye doktor ev guhartinên destûrê ta çend dê bandorê bike ser siyaseta derve û navxweya Rûsyê û ew bandoriyên dikin di çi sektorê de ne? بله دکتور اگر دنگیم بگیوه یعنی من پرس کر که او گوهرنین که د دستورا روسیه ده هاتنه کرون ایرو دنگ لسر تیداین دیتا چند باندوری بکه سر سیاست نافخه و درفه و کیجان سکتور هریزه داوی باندور که ئەمە بابەتێکی گرنگە و ئەمە وا دەکات لەوانەیە سەقامگیری زیاتر لە رووسیا دروست ببێت چونکە ئەم گۆڕانکاریەی لە نێو دەستور کە تێیدا دەستپێشخەری دەکرێت پێشنیاز دەکرێت بەوەی کە سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین بە بەراورد لەگەڵ دەستوری ڕابردوو ئەمەی ئێستا کە هەموار دەکرێت دەستی زیاتر رووسیا دەکرێتەوە و جێگیرکری دەکات ئەم گۆڕانکاریە لە ئەنجامی 20 ساڵ لە ئەزمموی ڤلادیمیر پوتین وەکو سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین سەرۆکێکی باشە ئەزممونێکی باشی هەیە و ئەو دەزانێت کە چۆن چ کاریگەری دەبێت چۆن یاری بکات چۆن کار بکات بۆ ڕووسەکان چۆن ئەو گۆڕانکاریە دەستوریە کە کاریگەری دەبێت لەسەر سیستەمی دەسەڵاتی رووسیا هەروەها ئەم دەستورە ڕێگە دەدات بە ڤلادیمیر پوتین تاوەکو جارێکی دیکە بۆ خولێکی دیکە خۆی بربژێر بکات دەزانی شەڕێکی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکاندا هەیە پارتە سیاسەکانتان هەیە بۆ قۆناغی دوای ڤلادیمیر پوتین بۆیە ئەمە سەقامگیری زیاتر سیاسی دروست دەکات لەبەرەوەی هەمووان دەزانن ئیدی بەم گۆڕانکاریە لەوانەیە پوتین ببێتەوە بە سەرۆکی رووسیا و ئەمەش لەلایەکی دیکە دەسوەردانی بیانی لە نێو کاروباری رووسیاش ئەوە دیسانەوە سنووردارتر دەکات ئەوەش بەهۆی ئەو ڕێنەمای تەندروست ئەو ڕێنەماییە تایبەتانەی کە لە نێو هەموارکردنەوەی نوێ ئەم دەستورەدا هەیە بەوەی کە زیاتر تۆقمەتر و محکەمتری بکات بۆیە ئەمە بەرپرسانی رووسیا زیاتر بەم هەموارکردنەوە وا دەکات کە سەروەرتر بن و سەربەخۆتر بن وەدەمێ دکتۆر ئەگەر ئەو گۆڕانکاری بکە گۆڕانکاریە هیچ گوهڕینێک دی سیاسەتا دەرڤەیە رووسیەدا چێ نابە بۆ نمونە ئەو پشتگیریە ku ji Beşar Esed dike li Sûriyê li Venezuela ji Maduro dike her wiha krîzê li gel Kiyevê li gel Amerîka li gel Ewropayê hîç gorankariyek bi ser da nayê tin wê demê yan jî planek heye da ku Rûsya pêdaçûnê bi siyaseta xwe derve da bike من پێم وایە گۆڕانکاری دەستوری رووسیا گۆڕانکاری سەرەکی لە سیاسەتی دەرەوەی رووسیا ناکات ئەم سیاسەتی دەرەوەی رووسیا وەکو ئێستا کە هەیە بەردەوام دەبێت پەیوەندیەکان سەبارەت بە ئەمریکا هەر چۆنێک بێت رووسیا سیاستەکانی خۆی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گۆڕانکاری بەسەردا ناهێنێت وەکو خۆی دەمێنێتەوە هەروەکو ئەو پەیوەندیانەی کە هەیە لەگەڵ ئەڵمانیا گە وڵاتانی دیکە یەکێتی ئەوروپا نەخێر بۆیە من پێت دەڵێم ئەو سیاستە دەرەوەی رووسیا وەکو خۆی دەمێنێتەوە دکتۆر ینی ئاستێ ناوخوادا ینی دەبێژن و gelekî zext û zor li ser opozîsyona navxweyî hundirîn heye yanî çima rê bi hîç cora nerazîbûnekê nayê danîn li hemberî kiryarên destsalatê yan jî siyaseta destsalatê li derve yan jî di navxwe da bi çi awayî xelek bawer bike ku Rûsya welatekî demokrat e û dikare behayên demokratiyê li dunyayê jî biparêze
دەزانی کە ئەو لەسەر ئەو بابەتەی سەبارەت بە لایەنی پارتی سیاسیەکان و لایەنی ئۆپۆزیسیۆن ئەزانی رووسیا وەکو وڵاتانی یەکێتی ئەوروپا نییە بێگومان ئێمە دەزانین ئەو گۆڕانکاریە کە ئێستا لە دەستوری رووسیادا دەکرێت دەزانین لەلایەن زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوا پەسەندی ناکەن لە سۆشەڵ میدیا باس دەکرێت و بەحساب حکوومەتی رووسیا کۆنتترۆلی هەموو میدیاکان دەکات سەرچاوەکانی ئینتەرنێت هەموو ئەو بابەتانە چوەتە چوارچێوەی دەسەڵاتی حکوومەتی رووسیاوە بەڵام ئەو بابەتە بەو جۆرە نییە ئەمە ئەو قسەیە لەلایەن بەشێکی کەمی خەڵک دەکرێت دەزانی هەموو زۆربەی زۆری ڕووسەکان پشگیری لە ئەم گۆڕانکاری دەستوریە دەکەن و ئەو لایەنێ ئۆپۆزیسیۆنەی کە باز دەکرێت و گەورە دەکرێت لەلایەن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە بەشێکی زۆر کەمی نێو کۆمەڵگەی رووسیا پێک دەهێنن من دەڵێم بڕۆن بۆ میدیاکانی رووسیا تەماشا بکەن بڕۆن بۆ نێو رووسیا و لەوێ بە واقعی شتەکان ببینن هەزاران بابەت ڕۆژانە دەنووسرێتەوە دژ بە حکوومەشت دەنووسرێت بابەتی زۆر هەیە کە ئەمە گزارش دەکەن لە ئازادی و مافەکانی مرۆڤ لە رووسیا و میدیاکانیش بە هەمان شت وێزگە میدیاکانیش هەن لەوێ کە قسەی زۆر دەکەن و ڕەخنەش دەگرن و ئەو کانە هەمویان هەن بەڵام ئێمە دەزانین ئەمریکیەکان و ڕۆژاواییەکان ئەمەیان پێخۆش نییە بۆیە من سەبارەت وەکو ئۆپۆزیسیۆنی رووسیا من بەداخەوە کە ئەڵێم ئەوانە شێوەیەکی خراپ مامەڵە لەگەڵ بابەتی رووسیا دەکەن و دیمەنێکی ناشرینیان گەیاندووەتە بە جیهان ئەوان چالەکیەکانیان بە جۆرێکی خراپ ئەنجام دەدەن یەک خواستێک هەبێ لە نێو گەلی رووسیا ئەوان دێن بابەتەکە گەورە دەکەن و بۆ نمونە بابەتی پارە و بودجە و وەرگرتنی پارە لەلایەن ڕێکخراوەکان دیکەونە ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی خراپ مامەڵە لەگەڵ بابەتە دەکات دکتۆر سێرگی مارکۆڤ شروڤەکاری سیاسی پسپۆرە ڕۆژهەڵاتانە ڤین سپاس ji bo wê we dem baş